بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتەوە ئەم کاتتان باش. سای ئارمانم و ئەم بەشە لە بەرنامەتان پێشکەشەکەم. لە بەرنامەیە پەیوەندیەکم گرتووە بە هاوڕێ عەبدوڵڵای دارابی لە پەیوەند بە مەسەلەی بەیانیەی مەلاکانی کوردستان هەروەکو ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردووە بە دوو شێوە ئەم بەیانیە سادر کراوە لە شوێنە جیاجیەکانی کوردستان. بۆچی مەلاکانی کوردستان دوای 43 ساڵ جەنایەتی جمهوری ئیسلامی ئەمڕۆ هاتوونەتە دەنگ؟ سەبەب چییە؟ چه ئەوزاعی لە ئارادایە؟ ئەبێ چۆن سەیری ئەم بەیانیە بکرێت؟ سەرنجتان بۆ ئەم وتوێژە لەگەڵ هاوڕێ عەبدوڵڵای دارابیدا ڕاکێشین. هاوڕێ عەبدوڵڵا، سپاس دەکەم بۆی کە داواکاریەکەی منە قبوڵ کرد بۆ ئەم بەرنامەیە. سپاس بۆ تۆ و بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. هاوڕێ عەبدوڵڵای دارابی هەموو ئاگادارین لە تەلەڤیزیۆنەکانەوە دوو ڕۆژە باسی کۆبوونەوەی مەلاکانی کوردستانەکەن، بەیانیان سادر کردووە، باس لە ڕەفراندۆمەکەن، پشتگیری خۆیان لە مەولەوی عەبدولحەمید دەکەن. سەبەب چییە؟ تا ئێستا جەنایەت نەکراوە لە کوردستان و لە ئێرانە کە ئەمڕۆ مەلاکان بەدەنگ هاتوون؟ دەلیلی چییە؟ ئەساسی چیەکەن؟ بۆچی ئەم کارە ئێستا دەستیان پێکردووە؟ لەوانەیە کاکسایی لەوانەیە بۆنی کەبابیان کرد بێت. گەرەکمەوە بڵێم ئەوەی حەقیقەتە نەک تەنیا ئەمانە بەڵکو بەشێک لە سەرانی جمهوری ئیسلامی و حتا بڕێک لە هێزەکانی هێزی سەرکردەکەی جمهوری ئیسلامی لەم لاوەدا بالاخره لە چوارچەوەی مۆزە ئەحواڵە تەلاش ئەکەن بۆ ئەوە خۆیان لەدەست ڕژیم ڕەهاکەن و بە سەفی خەڵک پەیوەستن. ئەمە واقعەتێکانی انقلابێک ئەکرێت. ئەم مەوزوعە و ئەم مەسەلە بە باشی نیشانەدا کە ئەم شتە تا سەر ناچێتە سەر بۆیان. وها نییە ئەلان ئەم قشرەکە قشری مەلان و بەم شێوە هاتوونەتە مەیدان، قشرێکن کە لە توول تاریخا لە 1400 ساڵی ڕابردووە هەمیشە بالاخره وەک تەیفێکی ئەنگەل وەکو کەسانێکە کار ناکەن، تەوەزەلن لە بەحاز فکری و ئەقەماندن، هەمیشە بە وەسیلەی خەڵک ئەمانە یان لە هێز و دەستڕەنجی کاری خەڵک ئەمانە ژیان و بژیوی خۆیان بەسەر بردووە. بۆیە کە هەر دەوڵەتێک کە تێتە سەر حکومەمانە بالاخره بە ئەوەڵین کەسانن و یا ئەوەڵین قەشرن کە ڕووەکەنم حکوومەتانی سا حکوومەتی پاشایەتی بێ، جمهوری ئیسلامی بێ، هەر نوعێکی بێت لە چوارچێوەی نظامی سەرمایەداری ئەمان پەنای پێ بن و بالاخره خودیبوونی خۆیان و قەد و قەوارە و ئەندازەی خۆیان لەگەلەوانە بالاخره پێوانەیەکەن و ئەڕۆنە بە پیاویان و لە چوارچێوەی سیاست و قەوانینێکە بۆ خۆیان ئەم حکوومەتانە دایانە مەزرن، ئەمان ئەبنە بڕۆنگۆی دەستیان و دش بە خەڵک دێنە مەیدان و وەتەلاشەکەن. ئەمانەیە کە تۆ ئیشارە پێکەی 43 ساڵە مەشغوڵیانە، 43 ساڵە لە تەریقی ئیمکاناتێک و کە جمهوری ئیسلامی لە سەطحی ئێرانە خسوێتە اختیاریان ئەمانە تەبلیغەکەن بە جمهوری ئیسلامی، خەڵک هانەدەن، خەڵک فری بدەن، خەڵک تەحمیقەکەن، بە 1001 شێوە تەلاشیان کردووە کە جێگە و پێگەی جمهوری ئیسلامی بەهێز بێت و ئەمری درێژ بێ و تەمەنی درێژ بێ و بمێنێتەوە بۆ مەلاکان و بمێنێتەوە بۆ ئەم قشرە مرتەجع و کۆنەپەرستەکە هەمیشە بەسەر خەڵک و خۆی ژیاندووە. حتا پێش ئەمانێت لە توولی تاریخا ئەساسەن وا بووە. وێ من گەرەکەوە بڵێم لەم شەرایەتە قیام دژ بە جمهوری ئیسلامی بۆ نەمانی جمهوری ئیسلامی بۆ کولیەتی جمهوری ئیسلامی دەستی پێ کردو. ئەمانەش بەشمە ئەحساسەکەن هەموو ڕۆژێک لە شارەکانیان و حتا لە گوندەکان کە ئەمانە وجودیان هەیە اعتراضات و ناڕەزایەتی خەڵک بەرامبەر بە ڕژیمێک کە 40 ساڵە ئەکوژێ، خەڵک برسیەکە، خەڵک ئەخاتە ئەخناق و بربەرەکانی جدیە. بەڵام ئەن 70 ڕۆژە لە سەرتا سەری ئێران و لە سەدان شاری ئێران و حتا لە شار و شارۆچکە بچووکەکانیش دەنگی اعترازی خەڵک بۆ ڕزگاری و بۆ سەرنگونی بێ ئەملا و ئەولای جمهوری ئیسلامی کە بەشی هەر ئەسلەکەی بەدەست مەلاکانوەیە. ئەمە تەواوی دنیای بینی و تەواوی دنیا لەسەری قسەیەکە، تەواوی دنیا لەسەر ئەمە ئەنووسێت، زۆرجەکان نیشانەدەن، تەحلیلەکەن، پلەیەکەن. بۆ ئەوەیە کە واقعاً
ئەمان لەم ئاخرانەوە نیشان بن کەم ئێمە لە جێگەکەی خەڵکین بەڵام لەگەڵ خەڵکی بەمانای واقعیکردن. پرسیارەوەیە کە شۆڕشێک ئێستا لە ئارادایە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی گەورە و شۆڕگێرانە و زۆر ئینقلابی کە ئێستا لە سەتی جامعەیە وجودی هەیە دیش بە دەسەڵاتێکی ئاینی و سەرمایه‌دارانەیە لە ئێرانە، یعنی ئەم دوانە ڕوبەنای سیاسیەکەی دینە ئاینە لە چولی 43 ساڵی ڕابردووە خەڵکی متەنەفر کرد لەم ئاینەی کە هەڵاواردن هەکە کە قەتڵ عامەکە کە زندانیانە کوژێ کە ژن وەکو نیوەی کۆمەلگا بە بەشەر نازانێت تەنانەت وەکو حیوان سەیدەکە مەلاکە بە ئاشکراڵێڵێ ژن بەشی جاڵێ نەژ لە حیوانێڵە حەیەوان لەبەر پیا و ئاواجوان خەڵق کراوە لەبەر مرۆڤ باز لەسەرەوەی کە ئەمانە ئەم ڕەوتەن هەمووی تێک هەڵگرانجا یەکیان ناوی سونیە یەکیان ناوی شیعەیە ئەمە بەسوورەت جێی باسە لە شوێنیکە هینەکەین. ئایا ئەم بزوتنەوەی کە دژایەتی لەگەڵ ئەم ڕەوتاکات جێگای ئەبێتەوە ئەم مەلاکان لەناو ئەم بزوتنەوەیە یان نامۆیە لەگەڵ ئەم بزوتنەوەی کێسا لە ئارادایە؟ جێگەی نابێتەوە بۆ دەیلە کە نەعەقڵیەتی من لە پێش ئیشارەم کرد نەعەقڵیەتی نە فەرهەنگی نە تەمەدونی و نە کارکردی و نە تێڕوانینی بۆ اقتصاد بۆ ژیان و نە تێڕوانینی بۆ سیاست و بۆ فەرهەنگی خەڵکێکی پێشڕە و کە هەڵساون کولیەت من باسم کە کولیەتی جمهوری ئیسلامی بە هەموو شتێکیەوە بە سیاست و اقتصاد و فەرهەنگیان بردووەتە ژێر سوالێژن نامانەوێت نفرەت بێت لە تۆ چۆن تۆ هەزارانی ئینسانی لێ قەتڵام کردوین و لە شەڕی ئێران و عێراقیشا بە ملیۆن ئینسان و لێ بریندارکردین و لێ کوشتوین ئێمە مەوجودیەتی ئێوەمان ناوێت دەرنە چیت ئەمانی لەو نەمان هەر لە ژێرەوە ئاڵا وەکو تۆ ئیشارە پێ کرد 43 ساڵە ئەلەوەڕن کە واقعاً جمهوری ئیسلامی بەرزی کردوتەوە ئەویش چی؟ ئەویش خوێنی شیرەی گیانی تەبەقەی کارگەر و خەڵکی زەحمەتکێش و ژنان و لاوانی ئەم مەملەکەتە بەلاخەرە بەدەستی ئەم ڕژیمەیە و ئەم ڕژیمە بالاخره هیچ درێغ نەکردووە لە دەرەجەی وڵا لەم لاشخۆران بەم لاشخۆرانە سەهمێکی یەکجار گەورە و نابەرابەر و غیرە عادڵانەی داوە کە هیچ بنەمایەکی اقتصادی واقعی نییە. چۆن نیەسی بۆەوە کە ڕەهبەرەکەی ئەمانە ئەڵێ اقتصاد ماڵە خەرە وەختێ خومێنی قسەی واعەکە قسەی بەم شێوەیەکە هەمووی ئەمانە لە چوارچێوەی لەژێر ئەم چەترا و بەم فەهم و تەفەکورەوە لەباری اقتصادیەوە و لەباری فەرهەنگی و لەباری ئیجتیماعیشە وتم دواکەوتوترین قشری کۆمەلگان لە 1400 ساڵەوە بەرتاوەکو ئێستا لەسەر درۆ و فریب و تەحمیقی خەڵک بنن و ئەگەر ئەم فریب و سیاست تەحمیقە نێیگرت ئەکوژن ئەبڕن 1400 ساڵەمانە ئەکوژن و ئەبڕن سەربەزە لەوە کێ سونیە کێ شیعەیە کێ پروتستانە کێ کاتۆلیکە ئۆرتۆدۆکسە هەچی بن شاخەکانی مهم نین ئەمانە دژی مناڵن دژی ژنن لە قوتابخانەکانە کە مناڵی پەروەردانەکە تاغر لە سەرتاسەری ئێران تەجاوزەکەن بە منداڵان تەجاوزەکەن بە ژن بە منداڵێکی کچ 9 ساڵە ئەمە لە بقشرن بە معنای واقعی کەریمە ئیسا هاتوون ڕفراندۆمەکەن بە فارس هاتوون ڕوەکەنە کۆمەڵگا کە مەسەڵان بیان بەخشن خەڵکی ئێران بۆ ڕفراندۆم هەوڵەدا ئێستا مەسئلەی ڕفراندۆمە یان نا بەڵکو ئەسەن بۆ ڕفراندۆم ممکنە یا بۆ شتی چکە هەوڵەدا ئێستا نەخێر ڕفراندۆمان ئەمان لەبیرن چۆتەسەن ڕفراندۆم چییە جمهوری ئیسلامی دوای لە 43 ساڵ لەمەوە ڕفراندۆمی خۆی کرد 42 ساڵ لەمەوە ڕفراندۆمی خەڵک کرد و خەڵکی کوردستان لەو کاتانە 42 ساڵ لەمەوە پێش خەڵکی کوردستان بە مەوجودیەتی جمهوری ئیسلامی بە حاکمیەت و دەسەڵاتی بە قەوانینی بە قورئانی بە هەموو شتێکی ڕێی مەنفیدا لە کوردستان ئەمانە نازانم بۆچی ئیسا خەوەریانە بێت دوای 43 ساڵ کوشت و کوشتار و برسیەتی و اختناق و لێدان و بڕین ئیسامان هاتەوە ڕفراندۆم کە ڕفراندۆم بۆ چیەکەن حتا لەوەش واقع نازانم خۆیان گەرکیان چی بکەن ئەگەر هەتانەوەی بێنێ و ڕێزی خەڵک ئەبێ بربەرەکانی جدی بێسن وەکو ئەو خەڵکە لەو مەیدانە ڕوو بە جمهوری ئیسلامی ئەگەر ئەمە نەکەن ڕفراندۆمی چی شتی چی خەڵگەڵێ مارگ بۆ مارگ و نەمان بۆ جمهوری ئیسلامی تۆ دوانیە
پێدوانیە بەم نووسراوە و بەم بەیانیە و بە پشتگیری بەعزێ لە ئەحزابی کۆنەپەرست و ناسیۆنالیست لە کوردستانە ئەمانە نەخشێکی زۆر گرنگ بۆ خۆیان قائلن، یعنی بەقەولەوە ئەم ئەبایە بەوە ناکەوێ بەقەول. چ دلیلێکی هەیە؟ چۆنە ئەسا مەسەلەن بۆ نمونە حیزبی دموکراتێکی لەوە ئەحزابە بووکە هەوڵێدا یەکێتی مامۆستایانی ئاینی لە کوردستان دروستکە، ئەنگار هەموو شێکمان تەواو بەس مامۆستایانی ئاینی یەکیان ئەگەر یەک بگرن چیەکەن؟ ئێستا یەکیان نەگرتووە فتوا ئەدەن و کێ بکوژێ و کێ سەری لێ بکرێتەوە و کێ ئەگەر هینە دەستی ببڕیە و ئەم ئەحکامادەن ئەگەر ئەمانە بەدەسەڵات بگەن یا بەشێ لە دەسەڵات بن لە داهاتی کوردستانە لە سای ئەمە حزابەی کە خالیدی عەزیزی و مستەفای هیجری و عەبدوڵای موفتەدی ئەوانە خەریکن باوەشێنیانەکەن، چی ئەخەومێت چی ئەبێ پێت وایە؟ ئەم قشرە قشێکی وتم دواکەوتوم مرتەجع بە تا سەر ئێسقان زدی ئینسان و زدی ژن، ئەمانە وانە بامن ئیشارە بە یەک نوکتەی کۆرەکەم، ئەوە کە ئیسا ناسیۆنالیزمی کورد کوورەکەی هەڵماڵیوە و دووریوە بۆ ئەوە کە ئەمانە دووبارە تێکەڵ خۆی کاتەوە بەربەرەکانێکە لەگەڵ خەڵکە ئەگەڕێمە بۆی، بەڵام ئەو خەڵکانەی ئەو گەنجانەی کەوا ئینقلابی 1357 کە ئێمە ئەو کاتە جوان بووین لە بیریان نییە، ئەمانە ئەو کەسانن کە فەرمانیان لە شارەکانی کوردستان سادر کرد بەرامبەر بە خەڵک، وتیان خەڵک کۆمۆنیستن چون نایەنن ڕێزی جمهوری ئیسلامی ئەبێ قەتعان کرد، فەرمانی جیهادیاندا لە شارەکانی کوردستان و خەڵک ئەمانەی چەک کرد هەرەو کاتە، خەڵک ئەمانەی دەستگیر کرد بەڵام بەخشینی، ئەمانەش درێژە دەری هەر ئەو شتن والآن ئەوزاو ئەحواڵەکە بەم شێوەیە چون ئەم ڕەوتەکە ئیسە دەستی پێکردو بۆ نەمانی جمهوری ئیسلامی بۆ ڕووخانی جمهوری ئیسلامی ڕەوتێکی پێشکەوتووە، ئەقلیەتی پێشکەوتووی هەیە، داخوازیەکانی پێشکەوتووە نەک لە کوردستان لەسەر تاسەری ئێران. الآن ناسیۆنالیستەکان ئەحزابی ناسیۆنالیستی کورد نەک تەنیا بۆ ئەمانە بەڵکو 43 ساڵم قسە واسەیەکە کە مەلای سونی گەرەکەەوە بەلاخەرە گەرەکە ڕێکخراویان بۆ دروستکا و هانیان با و هانی داون و گەرێکنی شناسنامەیان دروست کردە بۆ جەماعەتی موفتیزادەیە کە ئەلێ کە ئەوەڵین هێز بوون لە کوردستانە پێشمەرگەی مسلمانیان دروست کرد، چه ئەوانەیە کە ئەمڕۆ هاتن و تەمەنیان لەخوارەوە، چه ئەوانەیە کە بەشێکیان جمهوری ئیسلام مردن بالاخره وەکو ئەحمەدی موفتیزادە، ئەمانە هێزی پێشمەرگە مسلمانیان بۆ دژایەتی لەگەڵ ژنان و پیاوانی ئازادی خواز لە سەرتاسەری کوردستان دروست کرد و 43 ساڵە لە خوێن ڕشتن لە کوردستانە لەگەڵ جمهوری ئیسلامی شەریکن، نەک تەنیا فتوادان و قسەکردن و هاندانی خەڵک بۆەوە کە چن لە انتخاباتیانە بەشداریکردن و شوورەکانیان دروستکەن و بالاخره مەقبوڵیەت و مەشروعیەتیان بنێ بە ئیسلاحی خوێن، بەڵکو لە شەڕی خوێناویە بەشداریان کردن. ئەو هێزەکە ئیسە هێزی خۆفرۆش و هێزی مزدوری پێڵێن کەلیمەکانتری ناڵێم، ئەوانە دەستکردی ئەمانەسە، دەستکردی ئەم تەیفەسە و ئەمانە ئەو کەسانن لە هەر کوێ دەسەڵاتیان بووە خوێنیان ڕشتووە، لە هەر کوێ دەسەڵاتیان بووە بە شەهادەتی تاریخ، لە داعش کە چەند ساڵە تا ئەمڕۆ لە هەر کوێ توانیویانە ئیسە بەشە سونیەکەی کە یەکێکی لە سیستان و بلوچستان خۆی قنجە کات و یەکێکی لە کوردستان و لە بەشکە، ئەمانە واقعاً هەر ئەو جنسن، هەر ئەو مەزمونن، هەر ئەو مەحتەوان، هەر ئەو کۆنەپەرست و دزدی ئینسانیانن، بۆیە ئەمانە کارنامەکان ڕۆشنە، ئەمانە معلومە خەڵک ئەناسێ، لانی کەم ئێمە بەباشی ئەمانە ئەناسین، ئەمانەمان کاتی خۆی خەڵ ئەسلاح کردووە، ئەم ڕاژ هەموویانە بێ خەڵ ئەسلاحکەنەوانە کە چێکیان هاپێ ئەوە یەک، دووهەم هەر مەلایەکە قسەی لەوەیە کە بالاخره لە لای خەڵک جێ بێتەوە خەڵک بیبەخشێت بە شەرتێ، شەرتەکەشی تازەوەیە کە هەر کەسێک هەر لیباسێک و ئیسە لیباسی ئابای لە بەرانە بێ یا جامانە بێ وەێ مەلا بوو بێ لە شار بێ لە دێ بێ لە هەرکوێ بێ، ئەگەر لەگەڵ دەستی جمهوری ئیسلامی تێکەڵ بوو بێ، دەستی خوێناوی بێ خەڵک نایبەخشێ، محاکمەیەکە و بالاخره بە پێی جرمەکەی خەتە زیندان. ئەمە یەک. ئەوانەیشی کە ئیدعایانەوەیە کە واقعاً پاکن و هیچیان نەکردو و جمهوری لە ساپەنای جمهوری ئیسلامیە خۆشیانیان نەگوزراوە،
گەڕانەوەیان بۆ ناو خەڵکە ساحنەی مەیدان ئەترازاتێکە ئەمڕۆ گەنجان و ژنان و پیاوان و کرێکاران خەریکی خەباتن و ڕۆژانە دەیان کەس لە سەر تاسەریێران و لە کوردستانە گیان بەختەکە و بریندەرە بێ. ئەمە ناخوا بەم قسە ئەمە هەتا تازە عەقلیەتێ بەکارەبا کە لە بیری چۆتە 43 ساڵەوە بەروتراوە و کراوە و جمهوری ئیسلامی بەرەمان کردی بەلەمان ڕەفراندومی کرد و خەڵکی کوردستان وتی نە بە هیچ شێوەیەک و خەڵکی تەنیا خەڵکێ بۆ خەڵکی کوردستان کەوکەتەم جوابێ پیاونێتەوە وەکو جوابێکی سیاسی ئەمرا لەباری عەمەڵیەوە گەرەکیانە بژین گەرەکیانە زیندوو بمێنن ئەبێ خۆیان جیاکەنەوە ئەمەلەن خۆیان جیاکەن چۆن خۆیان جیاکەنەوە چه بەربەرەکانێکە لەگە جمهوری ئیسلامیە ئەم هەموو ڕۆڵە ئەم هەموو ئینسانە شیرینە کچ و کوڕ و ژن و پیا بەلاخەرە لە کوردستانە ڕۆژانە گیان بەختەکەن ئەمانە تازە بیرەوەیان کەوتۆ کە ڕەفراندۆم بکەن ئەویش بەو ئایەت و بەو ئەحادیسە دەستیان پێکردەوە بۆ بسم الله الرحمن الرحیم کە ڕۆژانە لە هەزاران بڵنگۆ لە سەتاسەری ئێران هاوارەکەن لە نێو زیندانەکان بەمە خەڵک شکنجە دەن بە دەنگی الله ئەکبەر خەڵک شکنجە دەن تا دەستیان پێیان لەگەڵ زەجربەیان دەن ئەیان کوژن هیچ فەرقێک و تەفاوەتێکی نەکردووە بە کردار خەڵک ئەمانەی قبوڵە ڕۆژ ئەو تاریخە چون الآن ئەمە دوو حکوومەت بەم یەکەوە بێ بە دوو حکوومەتی پاشاتی ئەمانە هەر شەڵتاخۆر بوون ئەمانە هەر ژێردەستەی ڕژیم بوون بۆ بەربەرەکانە لەگەڵ خەڵک دەرنەتیجە و ئەم یەکی شەکەیسە هەر لێواری مەرگا و خەریکە سەرنگونە بێ ئەمانە هاتون بلەخەرە گەرەکیان نیشان بن کە بەڵێ ئەمانە لەگە جمهوری ئیسلامی نین ئەوی چۆن بە ئەحکامی شەرعی خەریکە قسەیەکە بۆ خەڵکی کوردستان ئەنگار 43 ساڵە مایکل جاکسۆن لە سەرتاسە ئێرانە گۆران یاڵێ بۆ خەڵک بۆ ئەحکامەوە کە عەلی خامەنەیی و هەزاران مەلای چڵکاوخۆر و ئینسان کوش خەریکە قسەکەمەش تازە هاتون با بچینە بانە ئەوەش کە ئەمانە لە بیریان چێتەوە کە خەڵکی کوردستان ئەم قسانەی 43 ساڵەوە پێش جواب داوە سۆ هیچ احتیاجی بە من نییە ئەگەر حاضرن لە سەرنگونی جمهوری ئیسلامیە پێ بە پێ ئەم خەڵکە سینە سپەرکەن چنە مەیدان ئەوانە خەڵکیان بەخشێ تازە حتا ئەوانەیشیان کە واقعەن دەستیان بە خوێنی خەڵ ڕەنگین بوو بێ محاکمە بکرێن خەڵک ناتوانێت خۆش بێرەمانە چون ڕژیمێک کە موردی تعرضی خەڵکی کوردستانە و خەڵکی سەتاسەری ئێرانە بلەخەرا و ڕژیمەیە کە دەستی بە خوێنی ئەم خەڵکە لە 43 ساڵی ڕابردووە سوور بووە بۆیە خەڵک نەمانی ئەمەی گەرەکە ئەمە ئەو شتەیە کە بە بڕوای من ئەنعان ئەم مەلانە هابنە شوێنی و ئەگە گەرەکیان بە خەڵک بەم شێوە بێنە مەیدان